شەجەریان ڕۆحی ئاوازی نەمری فارسی، گەورە میوزیک ژن و ئاوازدانەر و گۆرانی بێژ و خۆشنووس. شەجەریان بارتەقای خەمی لە بن نەهاتووی پیر و لاو و ژن و پیا و ئاوازی خەمی هەمووان دەژەنێت. شەجەریان تەریب لەگەڵ هەمووان بۆ هەمووان قسەی دڵی هەمووان دەکات. کاتێک شەجەریان لە قورگە پڕ لە ئاوازە نایە بوو ڕازگۆکەیەوە بە گوێماندا دەچرپێنێ و بە زمانی حاڵ دەڵێت ئێوە ئەی گرۆی ئادەمیزاد بژاکێن بدوێن بڵێن ژیان پڕیەتی لە دەردەدڵی لە خەم لە نەبوونی لە خۆشی و لە ناخۆشی کە هەمووان گیرۆ دەیبووین. ڕەزا شەجەریان ساڵی 1940 لە شاری مەشهەدی ئێران لەدایک بووە. لە کاتی منداڵیدا لەگەڵ باوکی بەشدار دەبێت لە کۆڕ و کۆبوونەوە ئاینیەکان. بەو پێی باوکی پیاوێکی ئاینی مەزهەبی بووە. بە خوێندنی قورئان سەرنجی هەمووان بۆ لای خۆی ڕادەکێشێت. هەر لە شاری مەشهەد خوێندن تاو دەکات، دەبێتە مامۆستا و وانە لە خوێندنگەکانی مەشهەد دەڵێتەوە. دواتر لە سەرکاری مامۆستایەتی دوور دەخرێتەوە. شەجەریان بۆ بەشداریکردنی لە تاقیکردنەوەی میوزیک گۆرانی لە بەرنامەی گوڵەکان سەردانی ڕادیۆی ئێران دەکات. شەجەریان شارەزایی باشی لە ژەنینی ساز هەبووە. من لەبەرەوەی 50 ساڵە لە کاری مۆسیقای بازموون لەگەڵ ئۆرکسترا لەسەر شانۆ لە ستۆدیۆ کار دەکەم. من لە هەر ساز دروستکەرێک زیاتر لە دەنگ تێدەگەم و کارم کردووە. من باش دەزانم دەنگەکان بناسمەوە و ئامانجی ئۆرکسترا بزانم. ئیلهامی ئاوازەکانیشم لە حافزەوە نیازی ئۆرکسترامون رو بدونم چون برخیز تا یکسونیم این دلق از رخفام را بر باد غلاشیدیم این شرک تقوام را شەجەریان لە ساڵی 1966 بۆ یەکەمین جار دەنگە پڕ لە چێژ و ئاوازەکەی لە ڕادیۆی ئێران بە ناوی خوازراوی سیاوەش بیدگانی دەڕوات و خۆی دەڵێت بۆیە ئەو ناوی هەڵبژاردووە. باوکی پیاوێکی ئاینی بووە، لە مەشهەد ناسراو بووە، نەویستووە پیرە پیاوی باوکی دڵتەنگ بکات. من خۆشەویستی باوکم. باوکم منی زۆر خۆش دەویست. لەگەڵیدا هەمیشە لە کۆبوونەوەکانیدا بووم. نازی دەدامێ. هەموو مەشهەد دەیزانی کە قورئان دەخوێنمەوە. کەس هاوشانم نەبوو لە دەنگدا. جێی شانازی بوو بۆ من. کاتێک باوکم زانی من دەچم بۆ تاران زۆر دڵتەنگ بوو. هەر کات بیر لەوە دەکەمەوە بێتاقەت دەبم پێی. این با هم دیگه نمیخونه. من رعایت بکنم نکردم.
چین پسنم لال رخا زهر جبین پسنم. ئیدی لەو ڕۆژە بەدواوە شەجەریان ڕێگەیەکی گرتەبەر کە گەیاندی بە شکۆی هونەر لە ئێران. شەجەریان لای چەندین مامۆستا وانەی وەرگرتووە کە بە باوک و مامۆستای گەوری خۆیان ناوی دەبات، لەوانەیش جەلیل شەهناز و ئەحمەد عیبادی. شەجەریان 99 بەرنامەی گوڵەکانی لە ڕادیۆی ئێران تۆمار کردووە. لە دوای یەکەمین بەرنامەشی شاری مەشەد بەجێ دەهێڵێت، لە تاران نیشتەجێ دەبێ و لەوێ بەردەوامی بەکارە هونەریەکانی دەدات. آن که در آنجاست حقیقت نه مجاز است. در آنجاست حقیقت نمجاز است. لە ساڵی 1970 لە شاری شیراز لە ئێران فستیڤاڵی هونەر ڕێک دەخرێت کە تێیدا لەسەر ئاستی جیهان هونەرمەندان بەشدار بوون تێدا. شەجەریانیش بۆ یەکەمین جار لە حافزەی شیراز لە فستیڤاڵەکەدا کۆنسێتێکی ئەنجامدا کە سەرجەم ئامادەبوانی هێنایە جۆش. لەوێوە شەجەریان بۆ ئاواز و کولتور و هونەرە جیهانیەکان زیاتر ئاشنا بوو. منظر چشم من آشیانه تو رواق منظر چشم من آشیانه تو کرم نما فرودا که خانه خانه تو. شەجەریان دەڵێت خەمی من خەمی ئێوەیە، خەمی نیشتیمانە، هەموو ئەو خەمانەیە کە عاشقان وێڵن بە دوای معشوقەکانیاندا. شەجەریان عاشقە گەورەکەی تەسەوف و تەریقەتی عشق، ئیلهامی ئاواز و چێژبەخشە هەمیشەیەکانی لە مەولانای ڕۆمی و حافزەوە وەرگرتووە. کاتێک شەجەریان ئاوازێکمان بۆ دەچڕێت، هەر ئەم شەجەریانەیە بەستەیەکمان بۆ دەڵێت یان مەقامێک دەبێژێت، بنیادەم دەلەرزێنێت، چون شەجەریان قسەکانی دڵمان دەکا و ئەو قسانەی بە زمان ناوترێت شەجەریان بە دەنگی بڵند دەیان چڕێت. رندان سلامت میکنن جان را غلامت میکنن رندان سلامت میکنن جان را غلامت میکنن مستی ز جامت میکنن مستان سلامت میکنن. ڕاستی و دروستی خۆشەویستی ئەتوانێت لە وڵاتدا کارساز بێت، هەموو شت دروست بکات، دەبا هەمووان بۆ یەکتر میهرەبان بین. خورشید ربانی نگر مستان سلامت میکنه. شعرەکانی مەولانای ڕۆمی و حافزی شیرازی بە دەنگە پڕ لە نەبەرەکەی شەجەریان ڕۆح کراوە بە بەریدا بە گۆرانی سونەتی و لە دنیای عارفاندا. شەجەریان دەبێتە ئەو کەسەی دەنگی لە ئاسمانی میوزیکی ئێراندا بەشکۆ ماوەتەوە. میوزیک ژەنەرانی بە توانای کورد بەشێک بوون لە ئاوازەکانی شەجەریان، لە نمونەی جەمشید عەندەلیبی و ئەردەشێری کامکار و سەعیدی فەرەجپوری و جەلیل عەندەلیبی و بێژەنی کامکار لە گروپی عارفان کاری پێکەوەییان کردووە.
دەنگی شەجەریان نەمرا، هەر بە نەمریش دەمێنێتەوە. سەرڕای سەدا و ئاوازەکانی کە هەموو گەلانی سەرسام و حەیران کردووە. بە خۆشحاڵیەوە هومایونی کوڕی و موژگانی کچی درێژە پێدەری قورگە پڕلەتین و تاوەکەی شەجەریانی باوکن. موژگان شەجەریان لە ساڵی 1970، هومایونی کوڕی لە ساڵی 1975 لە تاران لە بنەماڵەیەکی پڕ لە مۆسیقی دێنە دنیاوە. باوکیان هاوکار و پشتیوانیان دەبێت بۆ پێشخستنیان لە کاری هونەری. پشت بیداد میآید و جان دل من دل جانم از آن به فریاد میآید. به تفاهم که رسیدیم که کاتێک گەیشتمە چارەسەری کۆتایی دێم هەڵدەستم و دەگەڕێمەوە بۆ لاتان. درێژە بە کارە هونەریەکانم دەدەمەوە. هیوادارم ئێوەی خۆشەویستانم هەمیشە سەرکەوت و سەرفراز بن، تەندروستیتان باش بێت. خۆم بە قوربانی هەمووتان دەکەم. آمدم که سر نهم عشق تو را به سر برم ور تو بگویم که نشکنم شکر برم نشکنم شکر برم. شەجەریان وەک مامۆستا ئاوازی بۆ چەندین کەس داناوە، لەوانەیش ئیرەج بستامی و حسامەدین سەرراج و عەلی جەهاندەر و دواتریش هومایونی کوڕ. مثلا اینجوری بهار دلکش رسید و دل به جانم باشد، اینجوری نمیخون. این تو حال خودش بود. مثلا میخون که بهار دلکش رسید و دل به جانم باشد، از این که دل بردمی به فکر ما نباشد، در این بهار ای سنم بیا و آشتی کن که جنگ و کین با من حزین روا نباشد. شەجەریانی پڕ لە ئاواز و نەبەرە دەیان و سەدان گۆرانی و بەستە و مەقامی لە هەگبەی خۆیدا هەڵگرتووە. لە نمونەی شاکارەکانی شەجەریان داستان، چێهرە بە چێهرە و دڵی مەجنون و ڕسوای دڵ و ئاهەنگی وەفا و ئارامی جان و بوویە باران و دەیان و سەدان کۆنسێتی ناوخۆیی و جیهانی ئەنجام داوە. شەجەریان بە یەک لە 50 دەنگە ناوازەکەی جیهان هەژمار دەکرێت. بەدەر لە دەنگی ناوازەی محەممەد ڕەزا شەجەریان خۆشنووسێکی بێوێنەیش بووە. شەجەریان گوێگر و هەواداری زۆری لە باشووری کوردستان هەیە. لە ساڵی 2008 سەردانی شاری سلێمانی دەکا و لەو سەردانیشیدا مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بەسەر دەکاتەوە و لەوێەوە خۆشەویستی خۆی بۆ کورد دووپات دەکاتەوە. سڵاو بۆ هاوڵاتیانی کوردستان دەنێرم. هەمووتانم خۆش دەوێت. ڕێزی تایبەتیم بۆتان هەیە. لێرەوە سڵاو ڕێزی تایبەتی دەنێرم بۆ هێرۆخان، چونکە لەو سەفەرەی کە هاتم بۆ سلێمانی ڕێزی زۆری لێگرتم. بە هیوام تەندروستی باش بێت هەمیشە. سلام خدمت شما. رو سر بنه ببایی رو سر بنه ببایی تنها مرا رها کن رو سر بنه ببایی تنها مرا رها
لە ساڵی 2011 خەڵاتی بیکا سوێی پێدەبەخشێت لە پای ناساندنی فەرهەنگ و کولتوری وڵاتەکەی بە جیهان. هەر لە وڵاتی ئەمریکا لە پای 2 ئەلبومی ناوازەی خەڵات دەکرێت. پیری و نەخۆشی دەنگە تاسەشکێنەکەی ئێرانی لە دنیای میوزیک دوور خستوێتەوە. هەمووان بە تاسەوە لە چاوەڕانی ئەوەدان شەجەریانی باوک بە عاشقان بڵێت چۆن ڕێگەیەک بگرنە بەر بۆ لای مەعشوقەکانیان. چه